وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بابەتی چاودێریکردنیان مەسەلەی توێژەری دەرونی هەموو ئەوانە کەوێتە ئەستۆی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر سامان هەر لە سەرەتای دەست بەکاربوونمانەوە ئیشمان لەسەر ئەم بابەتە کردووە، چونکە کێشەیەکی گەورە و قوڵمان هەبوو. هەموو ئەو ژنانەی کە نەخۆشی درێژخایانیان هەبوو بەداخەوە لەسەر جادە بوون، دەستدرێژیان نەکرایە سەر، یان حاکم ئەیناردا شێڵتەر و خانەی بە ساڵاتچوان کە کاریگەرێنی نەرێنی لەسەر کەیسەکانی ئێمە هەبوو. هەڵساین بە ئامادەکردنی پرۆژەیەک بۆ کردنەوەی نەخۆشخانەی دەرونی بۆ چارەسەری نەخۆشیە درێژخایەنەکانی دەرونی ئافرەتان. بەڕێزان هەمووتان دەزانن پێشتر کە لێرە و لەوێ ماوە دیاردەی دۆزینەوەی حالەتێک بەداخەوە لەسەر شەقامەکان لە شوێنێک کە ئەمە جێگەی نیگەرانی هەموو لایەکوان بوو لەلایەن بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری و دادوەرە بەڕێزەکان کە شوێنی بۆ دەکراوە بە حکمێک کە بچێتە نەخۆشخانەیەکی دەرونی. ئەم نەخۆشخانانەی دەرونی کە هەبوو بۆ ماوەی هەفتە و چەند ڕۆژێک داخل دەکرا، بەڵام ئەم نەخۆشیە درێژخایانانە پێویستی بە شوێنێکە بۆ چارەسەری درێژخایانی ماوەیەکی زیاتر تا دەبێتەوە کەسێکی ئاسایی لە ناو کۆمەلگا پێویستی بە داخلبوون هەبووە، پێویستی بەوە هەیە کە ئەم شوێنە ئەمە شەقامەکان و سەر شوێنە گشتیەکان وان یانیش ئیهمالکردنی لەلایەن بەداخەوە هەندێک لە خێزانەکان کە چارەسەری پێویست بێت